فؤادي كلما سمع النداء. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. خۆشەویستان و بەڕێزان، بیسەران و بینەرانی بەڕێز لە هەر شوێنەکان، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم جاریشتر لە زنجیرەیەشتر لە بەرنامەی گەوهەری زانستخوازان بە ئێوەی خۆشەویست دەگەینەوە کەوا ئەو زنجیرەی پێنجەهەمینە لەو گەوهەرانەی کەوا تایبەت بە ئەو ئاداب و خشت و ئاداب و ڕەوشت و ئاکارانەی کە پێویستە لە بۆ زانستخواست، لە بۆ فێرخواست، لە بۆ کەسی ئەهلی عیلم پێویستە کەوا چەند ڕەوشتێک چەند ئاکارێکی جوان لە خۆی بینێتە جێ، خۆی پێ بڕازێنەوە بۆی ببێتە کەسێکی ناوازە، کەسێکی تایبەت، کەسێکی وا بناسرێ وەکو ئەستێرەکانی ئاسمان بدرەوشێتەوە لە ئاسمانی سەر ڕووی زەمیندا، کەوا خەڵک بیناسن و پەنجەی لە بۆ درێژ بکەن و برێن ئەوە کەسە کە یەکەوە شوێن پێی محەممەد المستەفای هەرگرتیە، دەوێ ببی بەداعی، دەوێ ببێ بە بانخواز، دەوێ ببێتە کەسێکی نەک هەر ساڵح بی لەو خۆی ببێتە کەسێکی مصلح. گەنجە بێ ڕێزەکان کە گەیشتنە باسی ئەو بابەتێکەوە کەیفیەت الطەلەب والتەلەقی، واتە شێوازی بەدەستهێنانی عیلم. بە چ شێوازێک مرۆڤ ئینسان زانستخواز زانست و زانیاریەکەی وەربگری لەسەر ڕێگەیەک بە چ شێوازێک ئوسلوب و شێواز و ئاکارەکانی دانیشتنی، هەرس و کەوتی، قسەکردنی، وەرگرتنی علمەکەی، ئاداب و ڕەوشتی لەگەر ئەو مامۆستا بەڕێزەی کەوا زانستی لێ وەردەگریتن. یەک لەو خاڵانەی کە زۆر مهمە بەڕێزان و خۆشەویستان، زانستخوازانی بەڕێز گەنج و لاوەکان، ئەو خاڵە زۆر گرنگە ئەویش بریتەرەوەی کەوا هێدی وردە پلەبەندی بەکاربینی لە وەرگرتنی زانستەکان. وەکو باسمان کرد، هێدی وەکو لە مستەڵەحی زانستی پزیشکی دەڵێ جورعە، واتە قوم کەم ئینسان بتانی زانست وەربگریتن. لۆ ئەوەی کەوا بەچە ئەو زانستەی وەری دەگری کەمکەمە بە چاچی تێی بگا و هەروەها کە تێی گەیشت ئینجا عەمەلی پێ بکات و لە خۆی بینتە دی لە پاشان ڕاشی بگەینیتن. ئینجا بۆیە ئەگە تەمەشا بکەی زانایان قسەی زۆر جوانیان کردیا، دەڕێن من حەڕەمە الئوسوڵ من لەم یوتقینی الئوسوڵ حوڕیمە الووسوڵ. دەفەرمون هەر کەسێک بەڕاستی لە بنچینەکانی زانست، لەو زانستانی کە بنچینەین کە ئەساسن زۆر گرنگن، ئەگە لەوانەوە بە باشی فێر نەبی و هەروەها بە پلەبەندی لە شتە گرنگەکان یەکەمجا دەستی پێ نەکرد، حوڕیمە الووسوڵ، ئەو ئینسانە مەحروم دەبی، بێبەش دەبی لەوەی بگاتە مەبەست و ئامانج و ئەو ئاوات و ئومێدەی کە هەیتی بیپێچیتن. ناتانی ئامات و ئومێدی خۆی جێبەجێ بکاتن کاتێک کەوا لە بنچینەکان دەست پێ نەکاتن. لۆ ئەگە تەمەشا بکەی هەر ئیش و کارێک کە ئینسان دەیکا بەڕاستی بناغەکەی زۆر مهمە، ئەساسی بنەوەی زۆر مهمە، دامەزرابی پتەوبی زۆر قایم و محکەم بیتن لۆی بتانیشتی زۆر چاشی لەسەر بینا بکە. چۆن خانیەک کە تەمەشا دەکەی ئەگەر بناغەکەی تۆکمەبی، بناغەچی پڕشیشبی، بە زۆر بە ئاسانی دەتانی هەرچیت بووە لەسەری بینا بکەیت، چەند قاتت بووە لەسەری دروستەکەی. بۆیە کەسەکیش کە ڕێگای زانست و زانیاری گرتیە، ئەگەر بنچینەکەی زۆر پتە و مەحکەم و چاک بوو، ئەگەر لە بنچینە گرنگەکانی زانست دەستی پێکرد بوو، لێ لە بابەتەکانی تر زۆر بە چاچی دەتانی وەری بگری و هەروەها کاری پێ بکاو و تەعامل و هەرس و کەوتێکی جوان و جوامێرانە و مەردانەی لەگەڵدا بکات. ئەو زانستانەی کە ئوسوڵ و بنچینەیین بریتە لە قورئانی پیرۆز، یعنی کەسێک بتانی بە چاچی قورئانی پیرۆز بخوێنی لە پاشان وەری بگری، یان تێی بگا، کە تێی گەیشت ئینجا بتانی لەسەر ڕێڕەوی قورئان ژیانی خۆی بینا بکە لەسەر ئەو قورئانە. و هەروەها بابەتێشتر کە زۆر گرنگە بابەتی بیر و باوەڕ، بابەتی عەقیدە زۆر ئەساسە گرنگە کە هەموو فێرخوازێک سەرەتا لە قورئان لە پاشان لە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو دوو باڵا
بتانی بگاتە ئاوات و ئومێدی خۆی زانستەکانی کەشی لەسەر بینا بکرا لەژێر ڕۆشنایی قورئان و سنەتی پێغەمبەر عەقیدەیەکی چاک وەربگری فقهەشی چاک وەربگریتن هەموو بابەتەکانی تر لەسەر ئەو دوو بنچینەیە دا بمەزرێنتن و هەروەها قسەیشتری زانایان هەیە دەفەرمونون من رام العلم جملة ذهب عنه جملة هەر کەسێک مەبەستی بی هەموو علمەکان بەیەک جاری وەربگری هەموو علمەکان بەیەک جاری وەگری بە پەلەپەل بە خێرایی هەر برێتە مامۆستای بە عەجەلم زوو پەڕی ئاودی بکە هەر مەبەستی ئەوی برێ ئەو کتابە بخەین هەر کەسێک بێوێ علم و زانست و زانیاری بەیەک جاری وەربگریتن بە ماوەیەکی زۆر کەم بەبێ ئەوەی لێی وربیتەوە بە چاچی تێی بگا وەری بگری ذهب عنه جملة هەر هەموو علمەکەشی بەیەک جاری لە ناو دەچیت و لە بیری دەستە و دەڕوا بەڵام علم ئەگە کەم کەمە وەرگیرە بەڕاستی ئینسان دەتانیتن علمەکان بە چاچی بنیاد بگرێ و خۆی پێ بگەینی و هەروەها هەر کەمێک لەو علمەی وەرگرت بتانی لەبەری بکە تێی بگا ئینجا لە ژیانی ڕۆژانەی خۆی بەرجەستەی بکات و یان بیرێتەوە علمەکە هەتاکو بە تەواوەتی لە مێشتی بتەسبێ لێ زانایان قسەی زۆر جوانیان هەیە ئەو علمەی کە ئەتوو کەمکەمە وەری دەگری لە خزمەت مامۆستایەکی بەڕێز ئەو علمە بەڕاستی بنچینەکی زۆر چاچی دادەمەزرێ لە ناو دڵ و دەروون و مێشک و فکری ئینسان لێ دەڕێن زانایان دەفەرمونون ازدحام العلم في السمع مظلة الفهم يعني تیا يعني کەسێک هەرگووی علم وەربگریتن بەس تەنها ببیستی زۆر کەسەیە علمی ویتیا لە هیتفۆنەشی لە جێی دەکاتن لە گەنجان جێ ڕادەگری لە مامۆستایەکی وەردەگری قسەی ئەو مامۆستایی بەڵام بەخۆی لە کتێب دەیخینتەوە لە خزمەت مامۆستایەکی وەری نەگرتی ئەو کەسە لۆیە بزانە مەظەلەة الفەهم قسەی لەو مامۆستایی وەرگرتیا ئەو قسەی ئەو مامۆستای زۆر جاروێ شەرحەتی زۆری دەوێتن پێویستی بەوەیە ئەو مامۆستای لەو جێ ئەو قسەی کردێ بەڵام لە هەموو جێک ڕەنگە لە هەموو جێیەکی جێبەجێ نەکرێ ئەو قسەیە ئەو قسەیە ڕەنگە چەند ساڵ لەوە پێشتر کرایە لۆ سەردەمی ئێستا ڕەنگە نەگونجێ یان لە وڵاتێک ئەو قسە کرایە لە بۆ سەردەم و ژینگەی وڵاتەکەی تو ڕەنگە نەگونجێ کەواتە زۆر زۆر میهمە ئینسان بەڕاستی ئەو زانست و زانیاری وەردەگریتن لە پەڕەکانی کتێب وەری بگریتن زۆر زۆر گرنگە لێ زانایان دەڵێن بەڕاستی کەسێک ئاگە چۆک دانەداتەوە لەکن مامۆستایەک علمەکی بەچاچی بەڕێک و پێچی وەربگری ئەو کەسە بەڕاستی نابێتە ئەو عالیم و زانست و بانخوازەی کەوا پشتی پێ بەستێ یان کەسێکی وابی بتانی علم و زانست و زانیاریی باشی پێ وەربگرین تەمەشا بکە بەڕێزان و خۆشەویستان زانست خوازان گەنجانی بەڕێز حتا پێغەمبەری خوددا صلى الله عليه وسلم کان مامۆستایەکی هەبووە کە قورئانی لێ وەرگرتیە کە بریتە جوبریلی ئەمین بزانە خوای گەورە سبحانه وتعالى کە ئەو قورئانە خوای گەورە قادیر و مقتدیر بی خوای گەورە قادیر و مقتدیر بوو قورئان بە یەک جاری لە یەک جەلسەی بیخاتە ناو دڵی پێغەمبەر صلى الله عليه وسلم هیچ زەحمەتێک نەبوو لكن خوای گەورە سبحانه وتعالى بەڵام خوای گەورە باز دەکات و دەفەرموێ وقرآنا فرقناه لتقرأه على الناس على مكث ونزلناه تنزيلا دەفەرمێ ئێمە ئەو قورئانە وقرآنا فرقناه ئەو قورئانە برگە برگە پارچە پارچە لۆتومان هینا خوارێ ئەی محەممەد لتقرأه على الناس بۆ ئەوەی ناوە ناوە کەم کەمە لە بۆ سەحابەکان پێیان بدەی على مكثین واتە بمینێوە لەسە ئەو قورئانە لە ماوەی 23 ساڵ ئەو قورئانە بۆ تو بێتە خوارێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم ونزلناه تنزيلا ئێمە ئەو قورئانش برگە برگە پارچە پارچە چەند ئاەت لۆتومان هێنایتە خوارێ لێ تەمەشا بکە قورئانی سەردەمی مەککی لەگەر مەدەنی جیاوازە ئەو قورئانانە هەمووی تەمەشا دەکەی لە کاتێک لۆ کاتێک جیاوازە لێ هەتاکو طالب العلمیش فێرخوازیش دەبی بەڕاستی کاتێک علم وەردەگری کەمکەمە علمەکەی وەگری بۆی بەڕاستی وردە وردە پێ بگاتن و هەروەها خوای گەورە دەفەرمێ كافر بباوركان رخنيان دقر وقال الذين كفروا لولا نزل هذا القرآن جملة واحدة كافر كان ديانود لبرتي خواي قورا أو قرآن دانا بزيني لو محمد أقر محمد بيغنبري خوايا لو أو قرآن لبو دانا بزي جملة واحدة بيك زاري أو قرآن بيت أخواري خواي قورا فرمي كذلك
لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا. بوي اما او قرآن برقة وبارتة بارتة دين خوار لستو اي محمد بيان بلي لنثبت به فؤادك هتا دلي تو جيجير بي. معنى تي دل جيجير بي يعني كاتي كبيغمبر خوا دلي تنگ دبو دكت ناو تنگو تسلمو ناخوشيك خواي يقول بهاواري بيغمبر دها صلى الله عليه وسلم بريك آياتي لبو دادنار لبو دنار دخواروا پێغەمبەری خوا هەستی دەکرد پشتیوانە چی هەیە هەستی دەکرد کەسێک لە پشتیتی کە خوای گەورەیە کە جوبریلی ئەمینە بۆیە قوتابیەکی دوای ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی لە بۆ دابەزی بە تەواتی ئەو قورئانە لە بۆ ئێمەی ئومەت گەورەترین پشتیوانە بۆیە ئەتوش قوتابی فێرخواست ئەی ئەو کەسەی کەوا ڕێگای علمت گرتە بەر هەوڵ بدە چەند ساڵێک تەحمولی ناخۆشی بکە تەحمولی سەرما بکە بەرگەی گەرما بگرە بەرگەی ئەوەی بگرە لە خزمەت مامۆستایەک دامنیشی زانستەکانی بڕگە وردە لێ وەربگری دوای ئەوەی کەوا زانستەکان بە تەواتی لێی وەگرت ئینجا ئەتوش دەبیە شێخەک ئینجا جەنابیش دەبیە مامۆستایەک دەبیە مەرجەعەک دەبیە کەسێک کەوا زانستەکەت بدەیەوە بە خەڵکی بۆیە هەر کەسێک سەبری گرت لەسەر کەمێکی بەدەستهێنانی عیلم هەموو ژیانی دەبێتە پارچەیەک لە بەختەوەری و خۆشی و کەس دەبێتە پارچەیەک وەکو نورێک ڕۆناچیەکەی پێشکەشی خەڵکان دەکاتن لێ بزانە تەمەشا بکە ئەی فێرخواست ئاگەر لێبی لەو خاڵەی ئەو خاڵە زۆر بهیمە فەبدە بالئوسوڵ ثم الفروع یەکەم جا لەو زانستانە دەست پێ بکە کە ئوسوڵە کە بچینەیە وەکو باسمە کرد قورئان و سونەت و عەقیدە لە پاشان بابەتەکانی کە ئینجا بر و سەر فروعیاتەکان هەتاکو بناغەتی چاکن لە بۆ هەبیتن ئینجا خاڵێشتر زۆر گرنگە فێرخوازی بەڕێز لە ئێستا ڕابە فێر بە الأمانة العلمية ئەو علمەی وەردەگری بزانە ئەمانەتە لێ سەر چاوەکەی بزانە کاتێک علمی نەحو دەخینی سەرفی دەخینی قورئانی دەخینی سونەتی دەخینی کاتێکەوە فقهی دەخینی ئوسوڵی دەخینی هەر هەموو زانستەکان پێ بە پێ پلە بەندی بە تەدەڕوج دەخینی ئینجا کاتێک کە ئەو علمەی وەردەگری کاتێک کە دەیدێوە دەزانی ئەو بابەتە لە چێ خوێندیە ئەو بابەتە لە چێن دەرا لە سەرچاوەی هەر شتێکت کە خوێندیە دەزانی سەرچاوەکەی لە چێن دەرە و ئەسڵ و بنچینە و بنەمایەکەی لە چێن دەڕا سەری لێ دەردەچیتن لێ زۆر ئاگادار بە زۆر ئاگادار بە لەوەی کەوا تەنها برێ وەڵڵە ئەمن بەخۆم پێویستم بە کەس نییە بەڕاستی ئەوە فێری شەیتانە لێ زانایانی قەدیم قسەی زۆر جانیان هەبوو دەیانگۆ من لم يكن له شيخ فشيخه شيطان هەر کەسێک مامۆستایەکی نەبی لە خزمەت ئەو مامۆستایە دابنیشی علمی لێ وەربگری فشيخه شيطان ڕۆژێک دادی ئەو کەسە سەرگەردان بی علمەکەی هەلوخۆی وەرگرتیا کەسێک نەبووە نەسیحەت و ئامۆژگاری بکە لەو کتێبەی کەوا هەیتت کتێبێکی بێڕوح و بەجیان فێری ئاداب و ئاکار و جێبەجێکردنی ئەو علمەی نابی فێری ئاداب نابی بۆیە وەرگرتن لە خزمەت مامۆستا زۆر گرنگە کەینێ بەشێک لە عیلمە دۆرگرت لە خزمەت مامۆستایان ئینجا ئینسان دەتانی پشت بەخۆی ببەستی کتابان بخوێنتەوە ئینجا بەڕێزان و خۆشەویستان خوێندن لەلایەن هەر مامۆستایەک چەند سوود و قازانجێکی هەیە یەک لەوانە ماوەی زۆر دوور و درێژت لە بۆ کەم دەکاتەوە کتێبێک ئەگە بە خۆت بیخینی ڕەنگە بە چەندی ساڵ تێی نەگەی بەڵام لە خزمەت مامۆستایەک بە 6 مانجی ئەو مامۆستای بابەتەکە لۆ شەرح دەکات لێک دەداتەوە بە چاشی تێی دەگەی دووەم قیلەت التەکلیف بەتەنێ خۆت خەریکی زۆر پێی ماندی دەبی بەڵام لە خزمەت مامۆستایەکی زۆر بە ئاسانی عیلمەکە لە بۆ ساغ دەبتەوە خاڵیشتر کە زۆر گرنگە قوتابی خۆشەویست و بەڕێز ئەویش ئەوەیە فێرخواز و زانست خوازان ئەویش ئەلمەرجەعیە کاتێک کە تۆ کتێبانە دەخینی مەرجەعیەت و سەرچاوەیەکت لۆ پەیدا دەبی دەزانی ئەو وشەیە زمانی عەرەبی کە وەردگرتیا ساغی بکەیەوە لە لای نەحوی لە ئیعراب لە سەرف بنچینەکەی لە چیوە هاتووە هەر هەموو بابەتەکان دەزانی دەتانی مەرجەعیەت و هەروەها گەڕانەوە بۆ ئەسڵی ئەو وشەیە زۆر مهم و گرنگە بەڕێزان و خۆشەویستان ئینجا پێویستە قوتابی خۆشەویست بەڕاستی هەر کەسێک لە هەر علمێک بابەتێکی لەبەر بیتن بە هەر علمێک شتێکی کورت و پوختی لەبەر بیتن وەکو بناغە بە تایبەت ئەگەر بە دێرە شعری بیتن
بەچەند بيت الشعرێکی هەبیتن مثلا لۆ نمونە لە علمی تەجوید مثلا هەیە علمی تەجوید باس کرایە بە نظمی شعری یان فقه هەیە بە نظمی شعری یان مثلا تەمەشارێکی ئوسولی فقه یاخود هەر بابەتیشتر لەو بابەتانی کە هەیە ئینسان دەتوانیتن لەبەری بکاتن بابەتێکی کورت وەکو منظومەی بەیقونی لە علومی حەدیث هەیە دەتوانی کەسێک لەبەری کە چەند دێرە شعرێکی زۆر کەمە نزیکەی 100 دێرێک دەبیتن لەبەری بکە ئەوە دەبتە بەردەکی بناغە لە ناو مێشتی و هەروەها لە خزمەت مامۆستایەکیش کاتێکەوە خوێندیتی خاڵیشتر کە زۆر گرنگە لەوەی کە ئینسان بتوانیتن لەو علمانە کە دەیخوێنیتن ئەوجا لە هەر علمەکی لە خزمەت مامۆستایەک بخوێنی مثلا لۆ نمونە بابەتی عەقیدە لەکن مامۆستایەک بخوێنی بابەتی فقه لەکن مامۆستایەک ئوسولی فقه لەکن مامۆستایەک و هەروەها هەر هەموو علمانی کە هەیە لە خزمەت مامۆستا بخوێنیەتە بە تەواتی تێی بگاتن و خاڵیشتر کە زۆر گرنگە بەڕێزان و خۆشەویستان ئەوەیە کە ئینسان سەرەتا خۆی بەو کتێبانە خەریک نەکە کە زۆر دوور و درێژە نا لە کتێبە کورت و پوختەکان دەست پێ بکات خاڵی چارەم لە بۆ فێرخواز ئەوەیەکەوە خاڵی چوارەم ئەوەیە هەر کتێبەکت دەست پێ کرد هەتا کۆتاییەکەی بخینە نەک لە هەر کتێبێک سەر پوسڕکەی کوردەواری خۆمان دەرێتن بەشەکی بخینی و بەجی بێلی نا خاڵی پێنجەم ئەوەیە لە هەر علمە کە دەیخینی هەر ئەوە نەبی سەر بلەقینی لۆ مامۆستا نا دائیمەن قوتابی فێرخوازی زیرەک تێگەیشتوو ئەوەیە قەڵەمەکەی لە دەست دەبی لە لایەکی کتێبەکەی یان دەفتەرێکی دەبیتن وەکو کەشکۆڵێک لەو دەفتەرە هەرچی هەبی لەکن مامۆستەکە لە ناو کتێبەکەی دەبیتن تۆماری دەکاو دەینوستەوە لە ڕۆژێک زۆر ئیسیفادەی لێ دەکات خاڵیشتر کە زۆر میهمە بەڕێزان و خۆشەویستان ئەویش ئەوەیە بەڕاستی کەوە جەمع نەفسی للطەلب خۆت یەکلا بکەیەوە لە بۆ بەدەستهێنانی علم و وازهێنان لە هەموو ئەو شتانێک کە مەشغولت دەکا و دوورت دەختەوە لە علم و زانست و زانیاری بزانە ئیبن العەرەبی مالیکی ڕەحمەتی خوای لەسێ بزانایەکی زۆر بەڕێزە دەڵێ ئەلا یخالیط الطالب في التعلیم بین علمین پێویستە تەڵەبە لە یەک کاتدا دوو علمی تێکەر نەکاتن لو لا خريجي بابتك بي لو لا خريجي اشتك بي وأن يقدم تعليم العربية والشعر والحساب ثم ينتقل منه دفنوا بيويست أو قتابيا دواي أو قرآن السنة شعر زابو عند بعلم زمان عربي دس بيبكاتن وهروها بالرزان وخوشويستان مثلا بونو من اللبابتك كان عقيدة لهر بابتك تنزان وسوزان ياريك بيدا بكاتو بخينتن خالشتر خوشويستان وبرزان دين باسي ئەوەی دەکەین ئەویش گەوهەرێشتر لەو گەوهەرانی کە پێشکەشی زانستخواز و فێرخوازی دەکەین ئەویش تەلەقی العلم عن الأشياخ واتە پێویستە قوتابی پێویستە ئەو فێرخواز ئەو علمەی کە وەردەگری لە مامۆستایان وەربگریت وەکو باسمان کرد تەوان لێرە ئەمە زیاتر گرنگی بەو بابەتێک دێن ئەوەیە کە مەبەستمان پێچیە یعنی علم هەموو علمەک تەلەقیە يعني كاتي خوي كما مصان هاتينا أو شيخ قوراني كهنا أو همزانا يعني كلا تاريخ إسلام ولم يجو إسلام تو ماركراينا هر هم يلا خزبت ما مستاق دانشتينا على المكان ليه ورقت يا لو ورقتني هر زانستيق لهر ما مستاق براسي أو علم لنا ميشكو دلو دروني أو كساب بسقيتن لو يدري دو زور علمان هي علمك يا بزانا العلم بطريق التلقين والتلقي عن الأشياخ علمك يورد جيري لشي للرجاي تلقين واتبيدان وقسقوتي كسك جيلي رادقري والتلقي ورقتن لشي لما مستاق إمام بخاري رحمتي خوي لسربي معلومي زنابتانا كخاوني قورترين وبيروسترين كتابة لدواي قرآني بيروس صحيح إمام بخاري إمام بخاري دفرمي زيادة لهزار ما مستام هبوا زيادة لهزار ما مستام يعني لا زيش كده فرمي هزار وهشتا ما مستام هبوا كعلم مليان ورقت يا سبحان الله يعني كتو حديثة شلوي وقرتيا حديثة شلوي وقرتيا فيري تفسير القرآن بوا تاريخي لخلقي وقرتيا علمي نحوي لسن ما مستاق وقرتيا صرف لسن ما مستاق بوشي ويا أو إمامي بخاري بيته أو إمامة كوا قورترين خزمتي بسنتي بيغمبر كرت صلى الله عليه وسلم لو يزور مهما
ئینسان ئەو علمەی کە وەردەگری لە زاری شەیخ و مامۆستایەکانی خۆی وەری بگریتن بەڕاستی لێ تەمەشا بکە بەڕێزان و خۆشەویستان کەسێک کە قسە دەکاتن بەڕاستی ئەو کەسە قسە دەکە بە ناوی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم لێ پێویستە کاتێک کەوا قسە دەکاتن بە ناوی خوا و پێغەمبەر دەبی ئەو علمەی کە وەرگرت بیتن لە سەرچاوە و مەصدەرێکی باوەڕ پێکراوە وەری بگریتن کەواتە بەڕێزان و خۆشەویستان بەڕاستی ئەگە تەمەشا بکەی ئەو کەسەی لەبەرچی عن لێرە پرسیارێک دەکەی ڕەنگە کەسێک ئەو پرسیارەی لە مێشک بی لە هەر کەسێکەوە لەو بیسەر و بینەرانی کە ئێمە دەبین و دەبیستن لێمان دەبیستن باشە لەبەرچی مامۆستامان هەبیلەوە یعنی ئەگەر ئێمە لە خۆمان علم بەدەست بینی لە کتێبێک کافی نییە قوتابی خۆشەویست زان سوازی بەڕێز واللهی کەسێک کاتێک کە لە خزمەت مامۆستایەک دادەنیشی علمەکەی لێوەردەگری هەر ئەوەنێت و علمەکەی لێوەربگری دائیمەن دەبی بزانی کەسێک کە دەبێتە قوتابی مامۆستایەک دووشتی لێ فێر دەبی ئەوەی لەو دووشتە ئەوەی کە زۆر گرنگە یەک لەو دووشتانە ئەویش بریتێ لە ئەتەربیە تربیەت و ئەخلاق ئاداب ئەوە لە هەمووی گرنگترە لەو مامۆستایی وەگری پێشی علمەکە لۆیە بەڕاستی بزانە ئەلئاداب و قبل العلم یعنی ئەدەب لە پێش علمدایە یعنی مامۆستایەکانی پێشوو دەیانگۆ ئێمە ئەدەبمان وەردەگرت ئەوجا علمەکەمان لە مامۆستای وەردەگرت لۆیە بزانە عادەت وا بوو لە سەردەمی پێشین هەر قوتابیەک ئەگەر بەهات بە لە خزمەت مامۆستایەکی بخین باە هەر ئەوە نەبوو ڕۆژێ سەعاتێک 2 سەعات نیو سەعاتێک بچی لە خزمەتی بخین و لە پاش ئەم بڕوا نا بەڵکو دەسوود لە خزمەتی ئەو مامۆستایە دەبوو شەو ڕۆژ لەگەڵی دەبوو حتا لە کاتی نووسن حتا لە کاتی نان خواردن لە کاتی سەفەری لە کاتی چوونە بازاڕی لە هەموو هەستان و دانیشتەکان لەگەر ئەو مامۆستا بەڕێزە بوو ئەو مامۆستای ڕۆڵی بابی دەدیت لەگەر ئەو فەقەیە لەگەر ئەو قوتابیە لەبوو ئەو لەگەر ئەو زانستخوازە لۆیە تەمەشا بکە یعنی یەکەم جار ئەدەبەکەی لێ وەردەگرت ئەوجە لە پاشان علمەکەی لێ وەردەگرت کەواتە بەڕێزان و خۆشەویستان تەمەشا بکە زانایان دەرێن من دخل في العلم وحده خرج وحده أي بدون علم كسيك بستنا علمك بري أم لو خوم بيوسم بكزنيا أو علمي بدا زينم خرج وحده بتاقتين دي تدري ببيع علمك ورقت ببيع علم دي تدري كواتب بريزان زانان دفرمون العلم الصنعة علم يعني كار كرنك يعني تعامل كرنو هرسو كوتك لقر أو بابتك هيا إن زاد فرمون يحتاج وكل صنعة يحتاج إلى صانع همو بيشيك بيويستا كسيك هبيتن كوا فلي فيربي يعني كنت مشارك كسك شاگردی حدادی ئاسنگەری پیشەیە کابرا پەنجەرەیەک دروست دەکات دەرگەیەک دروست دەکاتن خۆ لە ڕۆژێک و دوو سێ نەبوویتە ئەو وەستایە ئەو شاگردەی لەکن ئەو وەستایە دەبێت ڕۆژێ بە ڕۆژە علمەکەی لێوەربگری ئەوزە لە پاشان دەبێتە وەستایەکی تەواو کە احتیمات پشت بەخۆی بەسیتن کاتە علمی جوایە والله کاتێک تعامل لەگە قورئان دەکەی تعامل لەگە سنەتی پێغەمبەر دەکەی صلی الله عليه وسلم تعامل لەگەر هەر علمەگرە و علمانە کاتێک جێبەجێی دەکەی زۆر مهمە بزانی کو تەطبیقی دەکەی آخر شت لۆتان باز بکەم بەڕێزان و خۆشەویستان دەجێڕنەوە دەڵێن مامۆستایەک فەقێیەکی دەبیت عادەت وابوو لە ناو فەقێتی 12 علم دەخیندرا 12 علم هەبوو دەخیندرا آخر علم کە دەخیندرا پێی دەوترا علمی حکمت علمی حکمت ئەوە بوو چۆن فەقێ چۆن ئەو کەسێک کە پێشوە ئیجازە وەربگریتن بچی ببتە ئیمام و خەتیب و بانخواست دەبایە ئەو علمەی بخینی شێوازی گەیاندنی ئەو علمانە بە خوتبە بە وتار بە نەسیحەت و ئامۆژگاری ڕۆژێکیان فەقێک داوای ئیجازەی لە مامۆستایەکەی کرد مامۆستاش گوتی کوڕم ئەو علمت مایە وەرە بە چەند ماوەی ئەو علمەش بخینە علمی حکمت هەتا فێر بی کۆ علمەی بگەینی گوتی مامۆستا ئەوم لۆ چیە ئەمن ئەوە چەند ساڵە لە خزمەتی تومە وڵات پێویست ناکە ئەم پێویست بۆی کە بدان و خەڵکی نەسیحەت و ئامۆژگاری کەم دەڵێ ئەو فەقێ مامۆستای ئیجازەکەی دای و ڕۆی دوای ڕۆی کاتێک درێ ئەو فەقەیە ڕێی بە گوندێک دەکەوی تەماشا دەکە کابرایەک کوردواری خۆمان دەرێ کۆلکە مەلایەک وەعزی لۆ خەڵکی دەدا خوتبەی دەداتن بەڵام ئاەتی بەغەڵەت دەخینتەوە حەدیسی بەغەڵەت دەخینتەوە بەڵام ئەو کەسە لە ناو خەڵکەکەی خۆی زۆر کەسێکی پیرۆزە مامۆستایەکی زۆر بەڕێزە لە کنەوچکە ئەو خەڵکە نەخیندەوار و قوربەسەرە نازانن ئەو مامۆستایە هیچی بەسە هیچیەوە نیە
ئەو فەقێش تووڕە دەبی حەماسەت دەیگری کورە دەرێ خەڵچینە ئەو مامۆستایان گۆ هەموو ئاەتی غەڵەتە کورە وەڵڵە ئەوە مەلانیە ئەو هەموو شتەکانی غەڵەتە ئەو خەڵکە دەکەونە سەر ئەو فەقێ هەموو قەلبی دەشتێنن هەر هەموو قەلبی دەشتێنن کاتێک دەستەوە گوندەکەی خۆیان مامۆستاژ دەچی دەری کوڕم ئەو لەوت بەسەر هات واللهی دەرێ مامۆستا عار و مەسەلەی ئەو هەم بەسەر هات لەبەرەوەی ئەمن ڕەخنەم گر لەو مامۆستای گوتی کوڕم نەمگۆ عیلمەکەت مایە بخینی علمی شێوازی گەیاندن و ڕاستکردنەوەی هەڵی خەڵکی ئەو فەقەیە وتی مامۆستا گیان باش ئەگەر تو بای چت دەکرد مامۆستا گوتی وەرە کوڕم لەگەرم وەرە بردیە گوندەکەی تەمەشاکرد بالفعل مامۆستایەکەی بینی ئەو مامۆستایی کەوا خوتبەی دەخین تۆ لە ئەو خەڵکە ئاەتی غەڵەتە حەدیسی هەمووی بێسەر و بەری دەرێ قسەکانی هەمووی خلافی شەرعە لۆی ئەو مامۆستا بەڕێزە ڕووی لە خەڵکەکەی کرد گوتی خەڵچینە ئەو مامۆستاین گۆ پیاوەکی زۆر گەورەیە هەر کەسێک داوم وەچی لە ڕێشی دەربینیتن بڕاتەن هەبی خێرێکی زۆر گەورەی دەگاتێ هەر داوم وەکەتە لە بەڕک بیتن ئەوە هەر لە بۆ بەرەکەت ئەو خەڵکەکەتنە سەر ئەو مامۆستایان ڕوتاندەوە چێ هەستی پێکرد مامۆستای گوتی مامۆستا وڵای فەقێکە نەیتانی هیچ لەگەم بکە بەڵام ئەتوتانیت بەبێ ئەوەی کەوا دژمنایەتێکم لەگە بکەی یان مەسەی ئەعلانی دژمنکاری خۆت لەگەم بکەی بەڕاستی تێت گەیاندم کەوا بەڕاستی ئەمن هەڵەمە بزانە تەمەشاکە برای بەڕێزم زۆر جاری وا هەیە کوردەواری دەرێ بەڕاستی ئینسان بتانیتن بە شەکراو بە قسە شیرینەکانی خۆت خەڵکی ئاراستە بکەی و بیدە سەر ڕێگای ڕاست وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين